ئۆپۆزیسیۆن پرژ و بڵاوە ڕاستە، بەڵام کۆمەڵک هۆکاری هەن، هۆکاری خودی و هۆکاری بابەتی. ئێمە لەگەڵ ئەو لایەنە سیاسیانێک کە پێکەوە ئۆپۆزیسیۆن بووین قسە و باسمان زۆر کردووە کە هێندێکیان ئێستا ئۆپۆزیسیۆن نەماوە، بەڵام هەر کامێک لەوانە گەر لێی بکۆڵیەوە بەلای منەوە ڕەنگە هەڵەی کردبێ، بەڵام ڕەنگە خۆیان پاسا و بیانوێکی خۆیانیان هەبێ. بە هەر حاڵە واقعەکە کە ئێستا ئۆپۆزیسیۆن ئەو تۆکمەی و خڕوپڕێ نییە کە پێویستە، بەڵام ئێمە هەوڵ دەدەین خوا پشتیوان بێ، زیاتر ڕیزەکانی ئۆپۆزیسیۆن یەک خەینەوە لێکیان نزیک خەینەوە، و وەکو گوتم پێویستە ئێمە نەفەسی ئۆپۆزیسیۆنیش نەفەسێکی شەرعی و نەفەسێکی واقعی بێت. بەداخەوە ئێمە لەم وڵاتەدا نە حکوومەت فێر بۆ مامەڵەی ڕاست و دروست لەگەڵ ئۆپۆزیسیۆن بکە، نە ئۆپۆزیسیۆنیش بەگشتی دەڵم هەڵبەتە. کاتی خۆی من دەمگوت ئێمە دەبێت بەپێی ئەو ئاەتەی خوای پەروەردگار مامەڵە بکەین، وئیذا قلتم فاعدلوا، ئەگەر قسەتان کرد دادگەرانە قسە بکەن، ئەگەر وەزیرێ شتێکی باشی کرد دەستخۆشی لێ بکەین، دەیانگوت نەخێر ئۆپۆزیسیۆن هەر دەبێت ڕەخنە بگرێ. ئەی وتم ئەگەر شتی باش کرا تیان لە شتی باشیش نابێت دانی پێدابێنی، کە منەوە پێم وایە نەگونجاوە و بێئینسافیە و لەگەڵ منطقی قورئاندا تێک دەگیرێ. هەمیشە قورئانیش لەگەڵ زگماک و عەقڵی سەلیمدا دەگونجێ. ئێمە نەکەر ئەم جارە لەو کابینێ ئەم جارە کە بەشدار نەبووین، ئێمە لە کابینەکانی پێشێ کە بە دووسێ وەزیر بەشدار بووین، ئێمە لە ڕەخنەگرنی خۆمان نەوەستاوین. یەکێک لەو ڕەخنانی لە ئێمەیان دەگردان گوت ئێوە لە حکوومەتدان ڕەخنەش دەگرن، ئێدەمانگوت خۆ بۆ مەرجە لە حکوومەتدا نەبووین دەمی خۆمان ببەستین. آخر تۆ گەندەڵی هەیە، قۆرەخکاری هەیە، نادادگەری هەیە، ستەم هەیە، لە ڕووی ئەمنیە و چەوسانەوە هەیە، چۆن بێدەنگ بی؟ من هیچ کاتێک بەڕەوای نازام لە حکوومەتێکدا بەشدار بی بە مەرجی قەرەقەپ لێکردن و خۆکردن بە کەڕەی شەربەت لە ماف و ئازادیەکانی خەڵک. بەنسبەت ئەو ساڕوخبارانی کە کرا کە بەپێی زانیاری کە بە من گەیشتووە، ساڕۆخەکان بە ئەمریکیەکانەوە نراون و لە فڕۆکەخانەی ئەمریکا کەوتون، و ئەوەی کە کەوتۆتە نێو شاری هەولێر ئەو ساڕۆخە دژە هەواییەی ئەمریکا بووە کە گرتوێتە ساڕۆخەکان بۆی نەکەون و لێرە کەوتووە. ئەوەی بە من گەیشتو ئاوایە. بێگومان ئێمە هەموو جۆرە شێواندنێکی بارودۆخی چ هەرێمی کوردستان، چ هەر پارێزگایەکی دیکەی عێراق، چ هەر شوێنێکی دیکەی دنیا لەلای ئێمە مەرفوزە و بێگومانەوە شتێکی خراپە کراوە، و دیارە ئەمریکا خۆی بە خاوەنی قەزیەکە دەزانێ و بیستیشتان دوێنێ و پێرێ هەندێک کاردانەوەی بووە، جا من نازانم بینا لەسەر چی و تا چ ڕادێک بۆی ساغ بۆتەوە، بەڵام گرنگەوە ئێمە هەر جۆرە شێواندنێکی هێمنی و ئاسایشی ئێرە و هەر شوێنێکی دیکە ڕەفز دەکەین و شتێکی ناحەقە، و پێویستیشە خەڵکی هەرێمی کوردستان هەموو لایەنە سیاسیەکان یەکدەنگ بین لە بەرامبەر پاراستنی هێمنی و ئاسایشی ئەم وڵاتەدا کە بێگومان هەمومان لە هێمنی و ئاسایش بەهرەمەندین، هەمووشمان لە ئاژاو و ئاشوب زەرەرمەندین.